بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵای سڵاتان لەبێتەوە کاتتان باش لەم بەشە لە بەرنامەکەماندا بابەتێکتان پێشکەشەکەم کە تایبەتە بە ڕۆژی منداڵان و لەژێر ناونیشانی ڕۆژی جیهانی مناڵان و کوێلێ کەمتەمەنەکان لە ئامادەکردنی بەڕێز سەعید ئەمانی. هیوادارم تاکو کۆتایی لەگەڵمان بن. دنیایەکی کە تێدا ژیان بەسەر دەبین ئەوەندە سەروەتمەندەکان نیازی بەکاری منداڵان نەبێت. خاوەنی ئەوەندە کەرەستە و ئیمکاناتە کە بتوانێت برسیەتی نەزاری و کوێلەی مناڵانی پێ لە ڕیشە هەڵسەکێنی. بەڵام کێشەی سەرەکی خودی نظامی سەرمایەداریە. ئەمە یاسای بنەڕەتی سەرمایەداری یاسای زێدەباییە کە منداڵان دەکێشێتە ژێر کارەوە و دەیان کاسە کۆیلەی حەقدەست و دەیان چۆسێنێتەوە. ڕۆژی 1 ژوئان بەرامبەر بە 11 جۆزەردان ڕۆژی جیهانی مناڵانە. ئەم ڕۆژە بۆنەیەکە ساڵیانە بۆ ڕێزگرتن لە مافی مناڵان لە سەرتاسەری دنیادا جێژن و ئاهەنگی جۆراوجۆری بۆ وەڕێدەخرێ. ئەم ساڵ لە هەلومەرجێکدا بە پیر ئەم ڕۆژەوە دەچین کە لە دنیای بەڕەواڵەت مۆدرن و پێشکەوتوودا نەداری و برسیەتی، چۆسانەوە، هەڵاواردن و نابەرابەری، دەستدرێژی جنسی، بەڕێوەبردننی سزای عەدام و شەلاق، شەڕ و کوشت و کوشتار، تۆهین و سوکایەتی پێکردن هەروە ژیانی مرۆڤەکانی گەمارۆداوە. لەم نێوانەشدا ئەوە مناڵانن کە کەوتونەتە ناو جەرگەی ئەم هەلومەرجە بێسەرەوبەرەی سەمەرەی نیزامی سەرمایەداریەوە و قورسایی بەرداشتیم بارودۆخە ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر خەریکە ژیان و گوزەرانی ئەم توێژە بێدەسەڵات و بێپشتیوانەی کۆمەڵگای بەشەری دەهاڕێ. مناڵان یەکەم قوربانیانی شەڕ و ئاوارەین و نەهامەتیەکانی بارانی بۆمب و موشەکەکانی دروستکراوی دەستی ئینسان لە خۆبێگانەی سەرزەم بەر لە هەرکەس ئاراستەی بەرژەوەندیەکانی ئەم توێژەیە. ئەگەر بمانەوێ ئاماژە بە نمونونەکان بکەین چارەنووسێکی کە ئێستا مناڵانی عێراق، ئەفغانستان، فەلەستین و باقی وڵاتانی شەڕلێدراوی دنیا تێدا قەراریان گرتووە و ڕۆژانە هەلومەرجی فەلاکەتباری ژیانیان بە شێوەی هەواڵ و راپۆرتی جۆراوجۆر لاپەڕەی ڕۆژنامەکانی دنیا دەڕازێنێتەوە بەرچاوە و هیچ پاساوێک هەڵناگرێ. منداڵان بە ئاشکرا بوونەتە کۆیلەی کرێگرسا لە سەرتاسەری دنیادا. ئەم کۆیلە هەزان بایانە لە هەموو شوێنێک دەبینرێن، لە باکوورەوە تا باشوور و لە ڕۆژهەڵاتەوە تا ڕۆژئاوا. ئەم کرێکارە یان باشتر بڵین ئەم کوێلە بێداروبار و لاوازانە گشت کارخانە و مەزراکان، کارگەی قاڵی بافی و کانە جۆراوجۆرەکانیان پڕ کردووە و لە بارودۆخێکی گەلێک دژوار و نامرۆڤانە و تاقەت پڕۆکێندا لە بەیانیەوە تا درەنگانی ئێوارە سەرگەرمی کارکردنن. ڕێکخراوی نێودەوڵەتی کار ILO ژمارە ئەم کرێکارە کەمتەمەنانە ژێر 14 ساڵی بەبانتر لە 400 ملیۆن کەس داوەتە قەڵەم. بەڵام ئەمە بە هیچ شێوەیە گشت ڕاستیەکان ئاشکرا ناکات. تەنانەت کارناسانی خودی ئەم ڕێکخراوەیەش دانیان بەوە داناوە کە ژمارەی منداڵانی کار دەکرێت 3 تا 4 بەرابەری ئەم ڕێژەیە بێت. دەوڵەت و خاوەنکارەکان دەستکەوتێکی زیاتریان لە شاردنەوەی ژمارەی کوێلە هەرزانبایی و کەمتەمەنەکان و بێسەر و سەدا چۆسانەوەیان دەچێتە گیرفانەوە تا ئەوەی بین و ئامارێکی ڕاستەقینە بدەن بەدەستەوە. کرێکارانی کەمتەمەن لە ئەندۆنێزی تووتن، لە سریلانکا چایی، لە برازیل قاوە و لە میسر گوڵی یاسەمەند دەچنەوە، لە هێند ئەڵماز دەتاشن و لە لێوارەپان و بەرینەکانی پرۆدا تەڵا دەشۆنەوە. ئامارەکان ئاماژە بەوە دەکەن کە تەنیا لە هێند نزیک بە 7 تا 115 ملیۆن منداڵ خراونەتە ژێر کاری کۆیلانەی کرێگرتەوە. کۆمیسیۆنی مافی مرۆڤی پاکستان HRCP کرێکارانی مناڵانی ئەم وڵاتێ بە 12 ملیۆن مەزەندە کردووە کە نیوەیان لە خوار تەمەنی 10 ساڵەوەن. بەڵام بە پێچەوانێ بۆ چوونە باوەکان دیاردەیەکی کۆیلە هەرزانبایەکان تایبەت بە وڵاتانی ناسراو بە دنیای سێهەم یان لە قۆناغی گەشەدانین. لە هەر جێیەک شوێنەوارێک لە نەداری و هەوڵ بۆ زیندومانەوە بەرچاو بکەوێت ئەوانیش دەبیندرێن، تەنانەت لە وڵاتانی پێشکەوتووی پیشەسازی و بەناو دیموکراتیکیشدا. بە پێی راپۆرتێکی ڕەسمی کۆنفێدراسیۆنی نێودەوڵەتی یەکیەتیە سەربەخۆکان
300 تا 500 هزار کرێکاری کەمتەمەن لە کارگەی پارچەبافی، چەرمسازی، کۆشدورن و مەزراکاندا سەرگەرمی کارن کە زیاتر دەکەونە شارەکانی نەپڵ، میلان، جەنوا و سیسیل. سەمەرەی کاری ئەم کۆیلە کەمتەمەنە کرێگرتانە بە ڕادەیەک زۆر و سەرسوڕهێنەرە کە بەشێکی بەرچاو لە شەبەکە مافیاکانی ئەو وڵاتانیشی تێوەگلاوە. لە ئیتالیا و بەشێک لە وڵاتانی تری پیشەسازی ڕۆژانە زیاتر لە 6 کاتژمێر کار بەم کرێکارانە دەکرێت، بەڵام حەقدەستی کەمتر لە 1 لە 3 کرێکارێکی ئاساییان دەدرێتێت. ئەم کوێلە کەمتەمەنانە لە وڵاتانی ئیسلام زەدەدا سەرەڕای هەلومەرجی دژواری کار، سەرۆکاریان لەگەڵ شەرع و یاساگەلێکی وەحشیانەی سەدە نێوەڕاستیەکاندا هەیە و بە تەواوی ژیانی لێکردوون بە دۆزەخ. بە ملیۆن مناڵی کرێکار لە وڵاتانی ژێردەسەڵاتی حکوومەتی ئیسلامیدا پیرۆزە یاساگەلێکی دواکەوتوانە و نامرۆڤانن کە بە هیچ شێوەیەک کەمترین تروسکەی داکۆکیکردن لەم کوێلە کەمتەمەنانەی تێدا بەدی ناکرێت. مناڵ بەگشتی لە یاسای ئەو وڵاتانەدا مڵکی سربەستی بنەماڵەیە و مافی بەسەربردنی دەورانی ژیانی مناڵی و بەهرەمەندبوون لە خوێندن و گەشەکردنی بەبێ ڕەزامەندی سەرپەرستی بنەماڵەکەی لێزەوت دەکرێت و بە حکمی ئەوەی بەشێکی زۆر یان بەگشتی ئەم مناڵە کرێکارانە سەر بە بنەماڵە نەدار و دەستکورسەکانی ئەو وڵاتن کەوتونەتە ئاوا هەلومەرجێکەوە. بەپێ ئاماژەی راپۆرتە ڕەسمیەکان، ئێران سێهەمین وڵاتی دنیاە لە ڕوانگەی بەرهەمهێنانی بەرووبوومی کاری دەستیەوە. تەنیا لە پیشەی قاڵی چنیندا زیاتر لە 2 ملیۆن کرێکار سەرگەرمی کارن کە بە زیادکردنی بنەماڵەکانیان بەم ئامارە ئەم ڕێژەیە لە سنووری 8 ملیۆنیش دەترازێ. بۆ نمونە لە کوێ دانیشتوانی 1 ملیۆن و 850 هزار کەس دانیشتووی یەکێک لە شارەکانی ئەم وڵاتە 240 هزار کەسیان بە پیشەی چنینی قاڵیەوە سەرگەرمن کە ئەم ڕێژەیە دەتوانێت کەم تا زۆر ئاوێنەی باڵانوێنی بەشێکی زۆر لە شارە ناپیشەی و کەم داهاتەکانی سەرتاسەری ئێران بێت. هەر ئەم ئامارانە دەڵێن زیاتر لە 1 ملیۆن و 300 هزار کارگەی قاڵی بافی تەنیا لە 30 هزار گوندی سەرتاسەری ئێراندا دامەزرێنراون و دیارە بەشی هەرە زۆری کرێکارانی ئەم ناوەندانەش لە منداڵان پێک دێت. سەرتاسەری شەقام و سەر چوارڕێیانی شارەگۆڕەکانی ئێران پڕن لە منداڵانی دەستفرۆش کە هەر کامەیان بەش بە حاڵی خۆی بە بەدەستەوەگرتنی بەستەیەک بنێشت، چەند بەستە دەسماڵ کاغەزی، چەند بەستە سیگار، چەند شاخە گوڵ و فرۆشتنیان و یان فڵچە بەدەستەوە خەریکی واکسکردنی کۆشی خوا بێتاوەکانن یا یارمەتیدەری دابینکردنی پێداویستیەکانی بنەماڵە نەدار و دەستکورتەکانیان بن. هەندێک لەو مناڵانە وەک شاگرد دوکاندارەکان بەبێ ئەوەی حەقدەستێکی دیاریکراویان پێ بدرێ سەرگەرمی کار و فێربوونی پیشێکن کە کەمتر لە ئامارە جۆراوجۆرەکاندا بەسەر دەکرێنەوە. پێویست بە ئاماژەیە ئەو مناڵانەش کە لەگەڵ بنەماڵەکانیان لە کوورە خشپەزیەکاندا کار دەکەن لە جوملەی ئەو مناڵانەی کارن کە کەمتر لە ئامارەکاندا ئاماژەیان پێدەکرێت. کچانی کەمتەمەن لە ژێر یاسا دواکەوتووەکانی دەسەڵاتی ئیسلامی لە ئێران زیاترین گوشار و ئەزیەت و ئازاریان ڕوبەڕووی دەبێتەوە و لە ماف پێشێلکراوترین بەشی مناڵانی ئێرانن. هەر لە تەمەنی 9 ساڵیەوە بە ژن بە حساب دێن و دەخرێنە ژێر گوشارەوە تا بە پێ ڕێنمایی یاسا شەڕیەکان هەڵسوکۆت بکەن. دیارە ئەمەش خۆی دابڕێنی ئەم مناڵە کشانەیە لە زەورانی شیرینی تەمەنی مناڵی و زیندانی کردنیانە لە ژێر ڕووپوشە جۆرا و جۆرە ئیسلامیەکان و کەلێن و پەسێوە تاریکەکانی یاسان نامرۆڤانە و دواکەوتووەکاندا. لە ئێرانێکدا کە زیاتر لە 12 ملیۆن لە دانیشتوانی لە ژێر هێڵی نەداریدا ژیان بەسەر دەبن، ئاساییەکە بارودۆخی ژیانی مناڵی دەبێ گەلێک لەوەی بیری لێ دەکرێتەوە لە مەترسیدا بێت. ئەمە لە حاڵێکدایە مناڵانی ئێران بەپێ یاسا شەرعی و قەزاییەکان بە هاسانی سزای ئەعدامیان بەسەردا جێبەجێ دەکرێت و زیندانەکانی وڵاتە بەشێکی بەرچاو لە مناڵانی بە بیانوەی جۆراوجۆر لە خۆگرتووە. بەشێکیان بە ناوی مناڵانی خیابانی، وێڵی کۆڵان و شەقامی شارەگۆڕەکان بوون و بەردەوام لەژێر ئەزیەت و ئازاری مامورانی ڕژیم و دەست درێژی و سوء ئیستیفادەی کەسانی قازانج پەرستان. بەگشتی دەکرێت بڵێن سایەی ڕەشی ڕژیمی سەرمایەداری کۆماری ئیسلامی لە ڕۆژێکەوە کەوتووەتە سەر ژیانی خەڵکی ئەم وڵاتە
نەهامەتی و ڕۆژڕەشی بۆ تەواوی دانیشتوانی ئێران بەگشتی و مناڵان بە تایبەتی بە دیاری هێناوە. راپۆرتێکی هەواڵدەری حەیات دەڵێ بەپێ ئاماری یونسکۆ بەشی ئێران لە مناڵانی خیابانیدا 400,000 کەسە. لەم ڕێژەیە وەک ئامارێکی کە بەڕێوەبەرایەتی خانەی سەوز ناوەندی شناسایی کۆکردنەوە و ئاگالێبوونی مناڵانی خیابانی لە تاران سەر بە معاونەتی شارەزاری تاران بڵاوی کردووەتەوە بەبێ هەژمارکردنی مناڵانی شارۆمەندانی خارجی نزیک بە 25 تا 30,000 مناڵی خیابانی لە تاراندا هەن و ڕۆژانە 100 تا 150 کەسیان لێ دەمرێ. لە کۆی مناڵانی خیابانی لە تاران 60% یان خەڵکی شارەکانی دیکەن. لێرەدا پرسیار ئەوەیەکە لەوەها هەلومەرجێکدا بەڕێوەبردننی ڕۆژی جیهانی منداڵان و بە پاکردنی جیژن و ڕێوڕەسمی جۆراوجۆر لە سەرتاسەری دنیادا چ بارێک لەسەر شانی مناڵانی ئازارچێشتووی کار و بێبەش لە خوێندن و گشت مافێکی مناڵی شادی و خۆشیەکانی ژیان سوک دەکات. مناڵان نیازمەندی دنیایەکی دوور لەم ڕەنج و ئازاران. ئەوان ئاسایش و بەهرەمەندبوون لە گشت پێداویستەکانی ژیانیان دەوێ و دەبێ بۆیان دەستەبەر بکرێ. ئەمەش بەبێ ئاوەژۆکردنەوەی مناسباتی زاڵ بەسەر دنیای ئەمڕۆدا بە تەواوەتی ناممکنە و دیارە تەنیا هەوڵ و کۆششێکی گشتی دەتوانێ لە دۆزەخێکی ئەم نیزامە قازانج پەرستەمان ڕزگار بکات و بمانگەنێتە ئاستی دەستەبەربوونی داخوازیەکانمان و هاتنە ئارەی دنیایەک مناڵان سەردەمی مناڵی خۆیانی بە واتای ڕاستەقینە تێدا تێپەڕکەن.